سڵاوی خواتانە بە قوتابیان خۆشەویست من مامۆستا عەلی باپەڕووستایی لەگەڵتانە بم لە تەواوکردنی یونیتی شەشەم بابەتی دووەممان بە ناوی چییە؟ بە ناوی close introduced by when where why ئەمە لە بابەتەکانی پێشتر لە یونیتیەکە شەشەم یەکەم بابەتمان شەرح کردو بە ناوی چێ full and reduced relative clause نیم سەرڕستەی پەیوەندی تەواو کەم کراوە ئینشاءالله ئەو ڕۆکسی دووەممان باسی close introduced by when where why ئەکەین ئەو شانەمان هەیە ئەو کلۆزانەکەەوە زانیاری زیادەکەن دەربارەی شوێن و کات و هۆکار ئەوە شێوازێکی ئاسانە و لە ئیمتیحانیش پرسیاری لێ دێتەوە ساڵانە یەک بێک ئینشاءالله شەرحەکەینەوە ئاگاتان لەبی بەخۆی هەر کاتێک دیتمان لە وێن بەخۆی وێن چییە پێناسەیە لۆ کات وێر پێناسەیە لۆ شوێن وای پێناسەیەکە لۆ هۆکار کەواتە هەر کاتێک دیتمان کاتەکانمان لە پێش بۆ شایدانە دیت دەبی چدا بنین وێن کاتەکان چییە بەخۆی لە عەرەبی ئەوانەش خوێنیتمان لە ظەرف زەمان و ظەرف مەکانمان هەیە ئاوڵکاری شوێنی و کاتیمان هەیە ئەجا ئەوە ئاوڵکاری کاتی یعنی ظەرف زەمانە هە لە سەعاتی خۆت ڕابزانی بگری مەسەلەن سانیەیە دقەیە سێکند دوای منت لەوەی گەورەتر دەبیتە ئاوە سەعات دوای دەبیتە دەی ڕۆژ دوای بیتە ویک هەفتە دوای بیتە مانث مانگ دوای بیتە ییر ساڵ دوای بیتە سیزن ئەوانە هەمووی چییە پێناسەی کاتیە یان 2025 ئەوانە هەموو چیە کاتن کەواتە هەر کاتێک ئەوانەمان دیتن لە پێش بۆشایی دەبی لە بۆشایەکی چدا بنین وێن لۆ چکە ئەوانە پێناسەی کاتیان کردیە بۆ نمونە هەندێک نمونەمان داوی بزانی تایم یعنی کات ئاوەڕ کات ژمێرە دەی ڕۆژە دەیت بەروارە ویک هەفتەیە مانث مانگە ییر ساڵە سیزن وەرزە مۆمنت ساتە وەختە کەواتە ئەوانە هەر کاتێک ئەوانەمە لە پێش بۆشایی دیتن ئەوە چ دائەنین وێنی دائەنین ئەو جارێک کەینی وێری دائەنین وێر لۆ شوێن بەکارێت طبعاً ناوی شوێنەکان زۆرە مەسەلەن ئێستا ئەوەی کە کلاس ئەو ژۆرێک کە تێدایە یانە سکوڵ قوتابخانە پارک یان ستێدیەم ساحەی تۆپانێ لە ساڵە کات بۆ کوردستان ریجن یعنی چی هەرێم کەواتە ئەوانە شوێنن هەر کاتێک هەر شوێنێکمان لە پێش بۆشاییدی دەبی چدا بنین وێر بۆ نمونە هەندێک ماوەندایە مەسەلەن پلیس یعنی شوێن بەعام بڵدینگ بینایە لایبرەری کتێبخانە ئین ئەو چایەخانە و مەیخانێکەوە لە ئیپسۆتی پۆلی 12مان هەیە لە ترێژە ئایلەند ریجن یعنی هەرێم ڕێستوران مەطعام شۆپ دوکان ڤیلج گوند بیچ کەنار دەریا کلیف یعنی کەندەڵان و ئەوە کەواتە هەموو شوێنە هەر کاتێک ناوەکانی شوێنمان لە پێش بۆشایی چ دائەنین وێری دائەنین بەنسبەت وای ئەوەی کە زۆر مهمە دووشتمان مهمە ئەگەر لە پێش بۆشایی ذاتزمان دیت ذاتز یان ریزن ذاتز و ریزنمان دیت دائەنین وای دائەنین ئەوەی زیاتر لە کتابین گۆ باس کرایە لە ئاکتیڤیتی و لە ستودنتس بوک و لە ئیمتحانەکانیش هاتیەوە زیاتر ئەو دوێیە ذات ئز لەگەڵ ریزن هەر کاتێک ئەوەمان لە پێش بۆشاییدی چ دائەنین وای دائەنین ئەوجا هەشمانە مەسەلەن ئەگەر کەوز هاتەوە یان ئەستۆنیشد یان سەپرایزد ئەوانەش هاتنەوە عینی چ لە بۆشاییەکە دانین وایەکەی لە بۆشایی دانین ئێستا ببینە سەر پرسیارەکان دەڵێ I was the one who interviewed him for the job ئاگدار بن بابەت جاری وا هەیە ئەوە هەردوو پێکەوە دەبنە بۆشایی مەبەستمان چییە؟ یعنی وێن لەگەر کاتەکان دەبیتە بۆشایی وێر لەگەر شوێنەکان وای لەگەر هۆکارەکەی ناکرێ وێن لەگەر شوێنی بی یانە هۆکار لەگەر کاتی بی یعنی کەواتە بە شێوازی دروستە یعنی کەواتە پرسیاری یەکەممان چییە؟ پرسیاری یەکەممان هەردووشی پێکەوە دانایە بزانین داخۆچیان بە شێوازێکی دروست دانایە بۆ نمونە دەڵێن چێ دەڵێ that was the reason when ئەمە تازە باسمان کرد گوتمان لەگەر وشەی ریزنی چ بەکاردێ وای بەکاردێ ئەوە چی بەکارهێنایە وێن کەواتە هەڵەیە ئەوە دەڵێت چێ that where گوتمان دیسان لەگەر ذاتزی چ دەکات بەکاردێ وای ئەوەش دەڵێت this was the time where ئەوە کاتە مادەم کاتە چ بەکاردێ وێن بەکاردێ ئەوە چی بەکارهێنایە وێری بەکارهێنایە کەواتە وەڵامی ڕاستەکەمان چییە؟ ئەیە لۆ گوتمان لەگەر ذاتسی چ بەکاردێ لەگەر ذاتسی وای بەکاردێ وچی تازە باسمان کرد ها گوتمان وشەی ذاتس لەگەر ریزن هەر کاتەکەومان هەبوو وای لە بۆشایەکەی دائەنێ دووەم my sister called a day ئێستاوە وشەی دەیمان هەیە کەواتە دەی پێناسەی چیە کاتە مادەم کات چ دەبی دابنێن وێری دابنێ کەواتە ئەوە وێری دانایە ئەوە هوی دانا ئەوە وای دانایە وەڵامە ڕاستەکەمان چییە؟ وەڵامە ڕاستەکەمان وێن پرسیاری سێیەم
پرسیاری سێمان هەیە I intended to talk about the region ئەو پرسیاری وزاریە region یعنی هەرێم کەواتە مادەم هەرێم شوێنە هەرێمی کوردستان کردستان region کەواتە لۆ شوێنی گوتمان چ بەکاردێ وێر بەکاردێ ئەوە چی بەکارهێنا وێن یعنی کات who none of them کەواتە وەڵامە ڕاستەکەمان چیە وێرە لۆ چکە وێرەکە لۆ چ بەکاردێ لۆ شوێنی بەکاردێ Number 4 I was the person who interviewed them so that is کەواتە مادەم وشەی that's یەکسەر هۆکارە دەنێن that's why نابی برین where یانە وێن یانە who ئەدی وەڵامە ڕاستەکەمان چیە that is why کۆتا پرسیاریشمان لەو بابەتەی دەڵێ the coronavirus ئاگدار بە coronavirus یعنی ئەو ڤایرۆسی کۆڕۆنایی کەوا پەیدا بوو چییە کۆڕۆناڤایرەس هەرێمە نەخێر کاتە نەخێر ئەدی چییە هۆکارێکە کەوا خەڵک تووشی بوو وە پێی مرد the coronavirus is blank a lot of people die every day ئێستا گوتی چێ the region where یعنی کۆڕۆناڤایرەس هەرێمێکە کەوا ئێستا ئەوە تەواون بەڵام کۆڕۆناڤایرەس خۆ هەرێم نییە ئەدی چییە هۆکارە کەواتە ریجن نییە C the place when کەواتە place یعنی شوێن وێنەکەش لۆ کاتی بەکاردێت کەواتە ئەوەش تەواو نییە ئەوە the season why ئەمە باسی ریزنمان کردێ باسی سیزنمان نەکردیە کەواتە ئەوە لۆ تاوەکو تەلاعوب بە پرسیارەکەی بکە وەڵامە ڕاستەکەمان چییە نمبەر بیە the reason why کەواتە کۆڕۆناڤایرەس ئەو هۆکارە بوو کەوا زۆربەی خەڵک تووشی مردن هاتن کەواتە وەڵامە ڕاستەکەمان چییە بیە بابە ئەوەش close introduced by when where why کۆتاییمان پێهێنا لە بابەتی دووەم ئینشاءالله لە بابەتێکی کە باسی مەوزوعێکی زۆر مهم ئەکەین کەواس هەموو ساڵی پرسیاری دێتەوە ئەویش relative close with extra information تاوەکو عەڵقەیەکی تو وانەیەکی بەخواتان دەسپێرم خواتان لەگەڵ